بەخێرهاتنی هەموو لایەک دەکەم بە تایبەتی قوتابیانی قۆناغی یەکەم بەخێر بێن بۆ بەشی دەروونزانی. پسپۆری دەروونزانی پسپۆرێکی دقیقە وردە و هەستیارە زۆر، پێویستی بە تەرکیزە، پێویستێکی بە کەسایەتیەکی ساغە، مێشکی ڕوون بێکراوە بێ، مڕوونەتی هەبێ لە تەعامل، شتی نوێ وەربگرێت تا بتوانێت سەرکەوتوو بێت لە پسپۆریەکەی خۆی. پەیوەندی نێوان مامۆستا و قوتابی لە بەشی ئێمە بەهێزترە وەک لە بەشەکانی تر لە هەر شوێنێکی لەو کوردستانەی ئیشت دەست دەکەوێت ئەگەر هەرە بە خۆت بدەیت. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم.